بەڵێ بینەرانی یادی سڵاوتان لێبێ من یادگار فایقمم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێری پایتەختەوە لە ستۆدیۆی ناوەندەوە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی باسی ڕۆژ میوانی ئەم شەومان میوانێکی تایبەتە بە سوپاسەوە کاک عەلی حەمە ساڵح کە پارلەمانتاری گۆڕانە و لە هەمان کاتە سەرۆکی لیستی گۆڕانە بۆ هەڵبژاردننی پارلەمان کە بڕیارە لە 30 ئەیلول ئەم مانگەواتە بەڕێوە بچێ. من ئەم شەو مەبەستمە لەگەڵ جەنابیان لەسەر کۆمەڵێک پرس قسە بکەم. ئەمڕۆ جواتی گشتی گۆڕان کۆبۆتەوە، دواتر جواتی نیشتیمانی بۆ وەرگرتنی ڕاستپاردەکان و پەسەندکردنی ڕەتکردنەوەی کۆبۆتەوە، دواتر پرێس کۆنفرانسێکیان هەبووە. ئەوە کاک عەلی خۆی وردەکاری زیاتری لەسەرەیە. دیارەوەی من وەستمە قسەی لەسەر بکەم. هەفتەی پێشووم کاتانە قسە لەسەرەوە بوو کە بزوتنەوەی گۆڕان بەشداری لە هەڵبژاردن ناکات، بایکۆتی یەکە یان داوای دواخستنیەکە، بەڵام ئەوە تا گۆڕان لە ئێستایە ئەڵێ ئێمە ئامادەین بۆ بەشداریکردن لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و بانگەشەی خۆشیان وەکو پارتە سیاسەکانی دیکە دەست پێەکەن. قسەکە لە ئێستادا ئەوەیە پارتە سیاسەکانی سەرگۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان چۆن تەبابوون بۆ ئەوەی بتوانن هەڵبژاردنێک یان بە چ میکانیزمێک گەیشتنە و تەبایی کە بتوانن هەڵبژاردنێکی ڕێک و پێک هێمنانە دوور لە کێشە و ساختەکاری بەڕێوە بچێت. دیارە مەبەستمان شەو ینی بزانم بزوتنەوەی گۆڕان خۆی چۆن و ئامادە کردووە بۆ هەڵبژاردنە و پەیوەندی نێوان پارتە سیاسیەکان بەگشتی و پەیوەندی نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان بە دیاریکراوی چۆتە خۆناغێکی نوێەوە تۆزێک هێمنی بەخۆیەوە بینیوە بۆیە و دوو پارتە سیاسی وەکو نمونایەنمەوە، چونکە ئێوە شەزانن کە ناکۆکی و ئالۆزی و ناسەقامگیری لەو پەیوەندیەدا بوونی هەبوو. بێگومان ئەگەر دەرفەتە بوو قسەیەک لەسەر پێکێنانی حکوومەتی نوێی عێراقەکەین، گۆڕانکاریەکان و چوونی کورد بە یەک پاکێج و بە یەکشان بۆ بەغدا بۆ ئەوەی زیاتر لەوەی لە کیسمان چووە و لە دەستمان چووە زیانمان بەرنەکەوێ. من زیاتر ناڵێم، دڵنیامی ئەوە ئەتانەوێت گوێ لە کاک عەلی بگرن. کاک عەلی حەمە ساڵح پەرلەمانتاری گۆڕان و هەروەها سەرۆکی لیستی گۆڕان بۆ هەڵبژاردننی پەرلەمان، سڵاوتان لێبێ، سوپاس بۆم دەرفەتە. ئەمەوێت لە کۆبوونەوەکەی ئەمڕۆی جواتەوە دەست پێ بکەم، چ گشتی چ دواتر نیشتیمانی، ینی بە کورتی و پوختی باسێکی بکەی بۆی بینەران فکرەیەکیان لەسەر کۆبوونەوەی ئەمڕۆ. بەڵێ سوپاس کاک یادگار. دیارە هەر بۆ بەرچاو ڕۆشنی و ڕاستکردنەوەیکی زیاتر ئێمە قەراری بایکۆتمان نەدابوو، بەڵکو ئێمە پێمانوا بوو هەڵبژاردن بۆ ماوەیەکی کەم 2 مانگ یا 3 مانگ دوا بخرێت بە کۆمەڵێ موبەڕەری مقنع. یەکەمیان ئەوەی هەڵبژاردننی پەرلەمان و پارێزگا پێکەوە بکرێت، ناکرێتەوە هەڵبژاردننی پەرلەمانکەی بەڵام بتوێ بە یەکجاری هەڵبژاردننی پارێزگانەکە یا دوای خەی ئایا هەردووکیان پێکەوە بکرێ باشە با 2 مانگ دواکەوێ گرفت نییە. ئێمە پێمانوا بێ قانونی هەڵبژاردن تعدیل کرێتەوە، دەنگدانی گشتی و تایبەت بکرێتە یەک ڕۆژ گرفت نییە با 2 مانگ دواکەوێ. و پێمانوا بوو چەند سەرنجێکی ترمان هەبوو لە کۆمیسیۆن سەرباری ئەو کارانەی کە کۆمیسیۆن خۆیان کردبوویان. پێمانوا بوو ئەگەر ئەم سێ سەرنجەمان جێگیر بکرێت، ئەگەر هەڵبژاردنیش 2 مانگ دواکەوێت هیچ گرفت نییە، چکەتان تۆ ناکرێت ئێستا هەڵبژاردن کەی 4 مانگتر بڵێ هەڵبژاردننی محافەزە یان نێتی هەبێ محافەزات هەر نەکەی، چکە وەکی ئێمە حزبێک کە باوەڕی زۆرمان بەلا مەرکەزیەت هەیە هەڵبژاردننی محافەزات گرنگی خۆی هەیە. بەڵام بەداخەوە سەرنجەکەی ئێمە کە بەرژەوەندی گەورەی خەڵکی تیا بوو، خزمەتی گەورەی پرۆسەی هەڵبژاردن یەکرد، وەک پێویست جێبەجێ نەکرا یاخوتەر جێبەجێ نەکرا، ئێمە قەرارماندا بچینە هەڵبژاردنەوە. ئێمە حزبی دەنگتەرین و حزبی انتخاباتین، جیاواز لە حزبەکانی تر پشت بەهێزی چەکدار و پارە و نەفت و ئەوانە ئەبەسن. بۆ ئەمەش ئێمە کۆمەڵێک بەرچاو ڕۆشنیمان پێویست بوو، چۆن بکەین کەمپەینێک بکەین کە پەیامەکەمان بەڕوونی بگاتە خەڵک و خەڵک بێزار نەبێت، چۆن کەم ئیش بکەین بۆ ئەوەی کەمترین ساختەکاری لە هەڵبژاردننا بکرێت. مەسەن ئەمڕۆ لەگەڵ نەتەوەی گرتوەکان دانیشتوین و لە هەردوو جواتی گشتی و نیشتیمانیش میکانیزمێکمان تا ڕادەیەک گرتووەتە بەر پێویستمان لەما بە خەڵکی کوردستانە بۆ ئەوەی ڕێگری لە ساختەکاری بکرێ و بەیەکێتی و پارتیش بەسەی تر 27 ساڵ هەر هەڵبژاردن هەر ساختەکاری چونکە ئەم جارە پێمان وایە ئەگەر ساختەکاری بکرێت بەو حەجمە ئاشتی کۆمەڵاتی لە کوردستان ناتێکەچێت. تۆ ناکرێ خەڵک بێ موچەکەی خەڵک بێنانکەی کەی مؤسساتی وڵاتەوە بەدڵنە ئەوەی هەیە انتخاباتەکەش بە ساختەکاری و کاتە خەڵک بیر لە ڕێگە چارەی ترێکاتەوە و ئێمە بیرمان لەو ڕێگە چارانەی تریش کردوێتەوە. ئێمە ئومێدمان بە کۆمیسیۆنیشە ئەم جارە کۆمیسیۆن جیاوازە تا ڕادێکی باش لە کۆمیسیۆنەکانی ڕابردوو نوێنەری لایەنەکانی تریتایە چاودێری دەولی ئەم جارە چاودێری انتخاباتەکانەکە و کۆمیسیۆنیش طموحی ئێمە زیاتر بوو
بەڵام هەندێک ڕێوشوێنی گرتووەتە بەر هیوادارین لەو ڕێوشوێنانە سەرکەوتوو بێت. تۆماری دەنگدەرانیش ئەگەر لە ئاستی تموحی ئێوە نەبێت بەڵام هەنگاوی باشی ناوە. هەنگاوێکی ناوە بە پێی قسەی خۆیان نزیکەی 250,000 ناو کەمی کردووە کە نزیکەی 15 کورسیەکە. بەڵێ ئەمە هەنگاوێکە دەستخۆشییان لەکەین وە کۆمەڵە میکانیزمیان داناوە بۆ کاتی جیاکردنەوەی دەنگەکان کە جیاوازە لە جارەکانی ڕابردووەم جارە پرۆسەکە بە دەنگە فێڵی ئەلیکترۆنی نییە بەدەست ئەژمێرێ و لەو مەکتەبەی کە دەنگدانەکەی تێکۆتا بێ بەدەست ئەژمێرێ و ئەو نەتیجە ئەبێتە نەتیجەیەکی ئەخیری واتە سندوقبارکردن و نەتیجە گۆڕین لە قاعەکانە ئەمانە ئەم دوو هەنگاوە هەنگاوی باشن ئەم کۆمسیۆنە لە بەردەم مەسئولیەتایە یەکەم تەجروبەیەی ڕیفراندۆم فەوزایە بوو یعنی بەڕاستی لای ئێمە و کەسیش چاودێر نەبوو بەسەری و یەکەم تەجروبەیەتی چەند خۆشە چەند گرنگکە بۆ ئەزمموی کوردستان ئێمەمانان کامیشە تەزویر و ساختەکاریمان لێکراوە ئەو شەوە بین بڵێن هەڵبژاردنێکی ڕێکوپێک کرا ئەمە وەڵامێکی باشە بۆ هەڵبژاردنە خراپەی کە لە عێراقا کرا ئەمە بۆ کورد گرنگە پارتی وێکێتیشە بێ مڕاجعەی خۆیان بکەن چەند کوردیەک کە چەند کورسیەک کە بە ساختەکاری بێنێتی یان نێنێتی چ بەهایەکی هەیە بۆ ئەوەی بتوانین لە هەنگاوەکانی ڕابردووە پێکەوە بووین بۆ ئەوەی بتوانین متمانە بەیەکەین تۆ ناکرێت ساختەکاریم لێ بکەی ڕێگریم لێکەی زەختم لێ بکەی داوای ئاشتەواییشم لێ بکەی بۆیە ئێمە بە بەرنمەیەکی ڕۆشن بۆ حکومڕانیەکی دادپەروەر و بۆ خزمەتگوزار ئەچینە بەرنامەی انتخاباتەوە و ئومێدمان بە خەڵکی کوردستان. باشە کاگالی ینی قسەیەک کرا لەسەرەوەی بۆ نمونە وترا پارتی لەگەڵ یەکگرتو لەگەڵ هاوپەیمانی لەگەڵ یەکێتی ینی لەگەڵ کۆمەڵ کۆبوونەوەی کرد بەڵام دوجار کە دوا کۆبوونەوەی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان کرد اینجا بڕیاری ئەوە درا لەلایەن کۆمیسیۆنەوە کە هەفتەیەک بانگەشە دوا بخرێت ئەمە ئەگەر لەسەر داوای ئێوە بوو بۆ هەفتەیەک بەڵام چاوەڕێکرا لەو هەفتەیە بگەن کەوتنێک بۆی هەڵبژاردن دوا بخرێت بە شاهدی هەموو خەڵکی کوردستانتان ئەمڕۆ نوێنەریەت نەتوێت گرتوەکان باسوی کە گۆڕان حزبێکی ڕاستگوۆی ئێمە سەریحین کاکارزان وتومانە هەڵبژاردن ئەم فترە دواخە لەبەر ئەم مبەڕانە حزبی تر هاتووەتە لای ئێمە تەکلیفی کردووە داوای کردووە تکای کردووە با هەڵبژاردن دواخرێ بەڵام دوای ئەوە ڕۆشتووە لە تەلەڤیزیۆن قسەیەکی تری کردووە ئێمە حزبێکی ڕاستگۆین چیمان هەمێ بەرامبەر بە هەر هێزێک ئەیڵین و بە ڕاستگۆی ئەیڵین و ئەوەش جێبەجێکەین کەوتومانە ئێمە پێمان وە بۆ هەفتەیەک ئەگەر بانگەشە دواخرێ لە ماوەی ئەو هەفتە لەگەڵ کۆمیسیۆنا قسە بکرێ میکانیزمەکە بگونجێنرێ ئەگەر دوومان هەڵبژاردن دواخرێ و پەرلەمان و پارێزگا بێتە پاڵێک و یاسای هەڵبژاردن هەموار کرێتەوە ئەم پێمان وە بوو ئەمە خزمەتی دیموکراسیەتەکە و هەڵبژاردن لە پێناوی ئەوەیە کە چۆن باشترین هەڵبژاردنەکەی نەک ئەوەی کە یەکێک پێی وایە گرنگەوەی خۆی چەند کورسیەک بێنێ و چۆنە چی ئەبێ بابێ ئێمە هێزێکی مەسئولین و پارتیش کە هاتە لای گۆڕان و گوێی گرت هەرچی بڵێ پارتی ئەزانێت کە هێزی جەماوەر و قەنەعەتی جەماوەر لەگەڵ گۆڕانایە لە کوردستانە خۆیان زۆر باش ئەمە ئەزانن و ئەزان گۆڕان هێزیەکە تەسلیمی ئیرادەی کەس نابێ ئەوەی لە دڵیەتی لە زمانیاتی بەڕاشکاوی ئەیڵێ ئێمە هیوامانە خواست پارتیش لەما باتاتە ژێربار لە پێناوی پرۆسەی دیموکراسیە لە پێناوی هەڵبژاردنێکی جەریئە بەڵام کە نەشهات ئێمە ئەچینە انتخاباتەوە و ئومێدمان بە خەڵکی خۆمانە و ئومێدمان بە دەنگدەری کوردستانە کە گۆڕاکاری مەڵبژاردن کە تا ئەو ڕادەیە ینی تا ڕادەیەک وەکو لە قسەکان تا دەرەکەوێت ینی پێتان باش بۆم هەڵبژاردنە دوا بخرێت ئەمەی ئەچنە ناویەوە ینی وەکو وترێ مجازەفە و نەخێر هیچ مجازەفە نییە ئێمە پێتەڵێم ئەم تۆماری دەنگدانە لەوەی جاران باشتر بوو ئەم کۆمیسیۆنەش لە کۆمیسیۆنەکەی جاران باشتر بەڵام ئێمە باشترینمانەوێ ئێمە لە 2009 تەزویرێکی گەورە کرا کۆمیسیۆن 100% بەدەستێکێتی و پارتیەوە بوو نوێنەری لە ئەوجا 25 کورسیمان هێنا ئێستا کۆمیسیۆنەکە نوێنەری گۆڕانی تایە کۆمەڵی تایە یەکگرتووی تایە بەرپرسی دایرەی انتخابی دکتۆر ڕێزانە کەسێکی باشە هەرچەندە ساختەکاری لەناو کۆمیسیۆنە ناکرێت ساختەکاری بە هێزی چەکدارەکرێت ساختەکاری بە حکوومەت و حکومڕانیەکرێت چکە خۆ نۆ کەس لە کۆمیسیۆنە اتفاق ناکەن لەسەر ساختەکاری بەوەیەکرێت ئاستەنگ بۆ خەڵک دروستکەی ئەمەس بەڵام ئێمە سەرباری ئەمەش کۆمەڵک ڕێوشوێنمان گرتووەتە بەر وە زەمانەت ئەم جارە بۆ ساختەکاری خەڵکە هەتا زۆرترین خەڵک بەشداری پرۆسەی دەنگدان کە حەجمی ساختەکاری کەمە بێتەوە کاتێک کە خەڵکێک ناچێت بۆ دەنگدان دەرفەتەدا بە لایەنەکانی دەسەڵات بچن لە بری ئەو دەنگ بن ئەمە دوو جار تاوانباریە جارێکەوەی کە ڕێگە خۆش کرد بۆ ئەوەی دەنگەکە بدزێواتە خۆت هاوکاری بۆ دز جارێکی تر ئەم دەنگە ئەبرێ بۆ لایەنێکی ستەمکار باشە بەنسبەت چوار لایەنە ناڕازیەکەوە ینی بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و گرتووی ئیسلامی و هاوپەیمانی
بۆ دیموکراسی و دادپەروەری. پێشتر قسەوا بوو کە هیچ هەنگاوێک بەبێ یەکتر نەنێن، بەڵام دواتر ئەمە نەبیندرا. هۆکار چی بوو؟ ئێمە ئێسش هاوکاری و هەماهەنگیمانەیە. دیارە هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری وەک تا ئێستا باس لەوە کرێت کە بایکۆتی هەڵبژاردنەکانی کردووە. ئێمە لەگەڵ برایان لە یەکگرتو و کۆمەڵی ئیسلامی هاوکارین و خۆشمان بە هاوکارە زانین و لە قۆناغی دوای هەڵبژاردننی ئێمە کارەکەین بۆی جەبهەیەکی گەورە لە پەرلەمانە دروستکەین لە پێناوی ئەوەی کە حکومڕانیەکی دادپەروەر خزمەت گوزار بێنینەکایەوە و لە پرۆسەی انتخاباتە و لە چاودێری انتخاباتە و لە کاری کۆمیسیۆنی شا هاوکاری و هەماهەنگیمانە بێت. ئەوەی لە عێراقا هەیە عێراق فەوزایە من پێم وایە هێشتا نەگەشتوون بەوەی کە ئێمە تا ئەم ساتە نەچوین بۆ پەرلەمانی عێراق جیاواز لەلایەنەکانی تر کە خۆیان بە قەومی و ئێمەیان بە عێراقچی لە قەڵەمەداوەتە هەمویان لە بەغان خەریکی شەڕی پۆستی سەرۆک کۆمار و وەزیرن بەبێ ئەوەی تا ئێستا کەس باسی کەرکووک و مادەی 140 و نەفت و پێشمەرگە بکات. ئێمە نەچوین احترامی دەنگدەری خۆم تا ئەم ساتە چکە ئێمە موەسسەمان هەیە جواتە تا ئەم ساتە بڕیارەکە نەچوونە تا ئەم ساتە پێوەرەکە چییە کە یانیان ئەو ستانداردە چییە کە ئێوە لەسەر بنەمای ئێوە ئەچنیان نا کارزان بەرژەوەندی عەفو زۆر داوای لێبوونەکەم کاک مامۆسایەتگار بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستان چییە لەم ساتە؟ ئایا ئێمە بچین شەڕی وەزیرێ بکەین یا پۆستێ لە پەرلەمانە یا دۆسیەی نەوت یا مادەی 140 یا ئەمە فەزای گوێگرتن هەیە بۆ ئەمە لە بەغا بە دڵنیاییەوە نەخێر لە ئێستانی بە دڵنیاییەوە نەخێر هەر کەسیش هات لە تەلەڤیزیۆن ناوایوت ڕاست ناکە چکە ئێمە لە ناو مەشهەدە سیاسیەکان بەڕوونی ئەوە کەیتر ئێمە احترامی دەنگدەری خۆمان نەگرین ئەوەی لە هەڵبژاردننی عێراقا کرا هەڵبژاردن نەبوو هیچ نەبوو یعنی شتێک بوو نەتیجە بۆ کۆمەڵێک لایەندانرا بوو کۆمەڵی وەرەقیان هێنا باشترین بەڵگەش ئەوەیە ئەو ڕێژەیە کە بەدەست جیا کراوە ئەو ڕێژەکەمەش خۆ هەموو نەتیجەکان گۆڕا بوو نەهاتن بێن هەمووی بکەن ئەگەر نامعادلات زیاترە گۆڕا هەر بۆیە ئەمە شوای کرد ئێمە واز لەو ئەلکترۆنیە بێین و بگەڕێنەوە بۆ پرۆسەی دەستی باشە ئەمڕۆ لە ئەو کۆبوونەوانەی کە کراون باس لە پەیوەندی بزوتنەوەی گۆڕان و لایەنەکان بەگشتی کراوە تا ئەم ساتە ئێمە هیچ پەیوەندیەکی ڕسمیمان لەگەڵ ناڕسمیش لەگەڵ پارتی وێکێتیانە یەکێتی نیشتیمانی تاوانێکی گەورەیان بەرامبەر بە ئێمە ئەنجام داوە لە دەرچوونی لە دڵمانە قورسە تەزویرێکی گەورەیان لێکردین سەرباری ئەوەش بە شێوەیەکی زۆر نامەدەنی نادیموکراسیانە هەڵیان کوتاوە سەرگردەکە تەقەیان کرد ئەو داوای لێبوردنەیەکرێت لە ئاستی شەخصیە یاخود دێن ئەمە بابەتێکی ترە ئێمە دوژمنداریمان نییە ئێلا ئێمەم قەزەیەکی یاساییە و تا ئەم ساتی من و تۆ قسەیەکەین دۆسیەکە لە محکەمەیە شەش ئینی یاساییە ئەوەی پەیوەندی بە پارتی دیموکراتی کوردستانەوە هەیە پارتیش ڕێگری لە سەرۆکی پەرلەمان کرد وەزیرەکانی دەرکرد لەسەر بنەمایەکی نادیموکراسی و حکومڕانیەکی خراپی کردووە بەڕاستی لە دۆسیەی نەوت کە لای ئەوە بەڕاستی لە بێموچەی نەهامەتی دەردەسەری ئێمە دوژمنداریمان لەگەڵ کەسیانە نییە بەڵام دۆستایەتی لەسەر ئەساسی حکومڕانیەکی باش لەسەر ئەساسی خزمەتکردنی خەڵکی کوردستان لەسەر ئەساسی بە دیموکراسیکردنی ئەم سیستەمی حکومڕانی کە لە کوردستانە هەیە ئێمە تەمەناکەین ئەم هەڵبژاردنێکی نزیه بێ هەڵبژاردنێکی ڕێکوپێک بێ ئەمانش پیشاندیانن کە هێزی حکومڕانن تۆ ناکرێ بۆ نمونە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وازیان لە بەڕێوەبردننی ئەم وڵاتەیە نابێ مانگە زیاترە خەریکی کەمپینی انتخاباتن بەکارهێنانی دامەزراوەی حکوومەت بەکارهێنانی هێزی چەکداری ئەم وڵاتە تا ئێساڵێن هێزەکانی پارتی وێکێتی لە کاتێک ئەمانە هێزی نیشتیمانی ئەم وڵاتن دڵسۆزی ئەم وڵاتن لە پارەی ئەم وڵاتە موچیان بۆ دابی نەکرێ ئەمانە ئەتوانن نموزەجێکی باشی حکومڕانی پیشاندەن بۆ ئەوەی ئێمەش بە دۆست و هاو هەڵوێست و هاوشان وەشان بدەینە بەر مەسئولیەت چ لێرە چ لە بەغا ئێمە باوەڕمان بە سڕینەوەی کەس نییە بەڵام باوەڕمان بە گۆڕینی حکومڕانەوەی گۆڕان ئامادەن بۆ ئەوەی بە دیاریکراوی لەگەڵ یەکێتی و پارتی دابنیشن گفتوگۆی زیاترتانە بێت تەنانەت ڕێکەوتنیشتان هەبێ بەمەرجێت ینی ئەوەی وەکو خۆتەڵێ ئەو حکومڕانی ڕەشیدە بێتەکایەوە کارزان ئەمە بێ بەواقع پیشانماندن ئێمە لەگەڵ پارتیا اتفاقێکمان هەبوو لەسەر حکومڕانی نەتیجەکەیمان بین لەگەڵ یەکێتیە اتفاقێکی هاوبەشمان هەبوو کە کاکەمشوان زۆر دڵی پێی خۆش بوو مام جەلال قەنەعەتی تەواوی پێ هەبوو لەم دوایە لە عەرزی واقع بینیمان یەکێتی و پارتی ئەبێ بەواقعی نموزەجی جوانی حکومڕانی پێشکەشکەن خۆ ئێمە دوژمنیان نین بەڵام خەڵکی کوردستان توانای ئەم جۆرە لە حکومڕانی نەماوە من ئەمانە تا ئەم ساتەش کاک مامۆسایەتگار بێباکن لە خەڵک
من یەک نمونەی بەسیطی بۆیان وت هەڵبژاردنمان لە پێشە هەر خۆیان داوای دەنگ لە خەڵکەکەن بەڵام مانگانە لە بەرمیلێکنی و تەنیا $30 کڕێتەوە عێراق بە گەندەڵی بە دزی بە فەزاحەتی خۆی ئەعلانیەکە $69 گەڕاوەتەوە باش یعنی لەگەڵ ئەمە چۆن ئەگەی بە حکومڕانی باوەڕی بەوە نیە نەوت بە موسسات بێ تا ماوەیە پێش ێستا دادگای تەمیزیان 5/5 لە بینی خۆیانە دابش کرد باوەڕ ئەبێ دادگا سەربەوان بێ نەوت سەربەوان بێ سوپا سەربەوان بێ تەزویدات سەربەوان لەگەڵ ئەمە مەساحەی ڕێکەوتن زۆر قورسە ئێمە تەمەناکەین مراجعەی خۆیان بکەن بۆ ئەوەی بتوانین بە یەک دەست ئایندەی ئەم وڵاتە هەڵگرین ئێمە لە هەرێمی کوردستان لە جوگرافیایەکی زۆر بەترسیدایە ڕۆژێ ترسی بەریەکەوتنی ئێران و تورکیا ڕۆژێ ترسی بەریەکەوتنی شیعە و شیعە یعنی تا ئێستا هەرچیتان خواردووە خواردتان بەسە ئیتر با پێکەوە دەست لە ناو دەست نموزەجێکی حکومڕانی پێشکەشکەین بەڵام بەڕاستی من ناتوانم تەوقە لەگەڵ دەستێکا بکەم لەگەڵ دەستێکا شان دەمە بەرمەسئولیەت کە ئەم دەستە لە ناو ملیۆنان دۆلاری ئەم وڵاتە بێ یەک نمونەی بەسیطی بۆ باسەکەم ئێستا لە دەرزی نەخۆشی شێرپەنجە نییە ئەم مناڵانە خەریکە ئەمرن بەڵام ملیۆنان دۆلاریان هەیە بۆ بانگەشەی انتخابات ئەم پارە لەکوێوە هات هی ئەم خەڵکەیە ئێستا نەخۆشخانەی وام ڕۆژالانی کردگەڵێ کە هاتووە یان ئەو کێشەیە بەداخەوە کاکین ئەوەی لایەنێکی سیاسیەکە بۆ کەمپینی انتخابات 100% ڕاستە بۆ کەمپینە بەڵام ئەوەی کە نەخۆشخانەی هیوا و دکتۆرە بەڕێزەکانیشی ئەڵێن کێشەی دەرمان و لۆجستی و شتی نیە ئەمیش مبالەغەی تەیە من نەخۆشە بووە یعنی بەدەر لە ئینە کەمپینەکەی ئەوان نایکەمە کەمپینیش چکە خراپە تەندروستی هاوڵاتیان بکەی بە کەمپین زۆر خراپە بەرنامەی خۆت بۆ سیستەمی تەندروستی بکە بە کەمپین بەرنامەی خۆت بۆ سیستەمی پەروەردە نەگەوان بەکاربێنی بەڵام نەخۆشە بووە باوکی نەخۆشە بووە کە سوکاری نەخۆشە بووە ئەمڕۆ لەگەڵ منە قسەیان کردووە کە پێویستیان بە دەرزیەکە بە $1,000 کە لە نەخۆشخانەکانە نییە ناچار نەبێت لە ئێران بۆیان پێ تەمە ناکەین دابین کرد چکە پارە لە وڵاتە زۆرە تەنیا پێویستی بەدەستی باش لە پۆستێکی خۆت لە بڵین لە پەیجی فەرمی خۆت لە فەیسبوک ئاماژت بەوە داواڵەی تام ساتە هێزی گەورە بۆ گۆڕانکاری بزوتنەوەی گۆڕانە بەڵێ ئەنی قسە لەسەر ریفۆرمەکرێت ئێوە وەکو گۆڕان پێتان وایە بەبێ یەکێتی و پارتی کە نە ئێوە ئینکارتان لە بوونی ئەم دوو پارتە سیاسیە کردەوە وەکو دوو پارتی سیاسی گرنگ لە گۆڕەپانی سیاسی تەنانەت بۆ نمونە من هەفتەی پێشوو بەرپرسێکی باڵای پارتی دیموکراتی کوردستان لە بەرنامەکەم بووتی ئەمە گۆڕان وەکو پارتێکی سیاسی گرنگ و گەورە سەیرەکەین و پێمان وایە کە پێویستە مامەڵە لەگەڵ یەکتر بکەین پێتان وایە بەبێ پارتی و یەکێتی بتوانن ریفۆرم بکەن ئێمە باوەڕمان بەوە نییە پارتی و یەکێتی و دەنگ دەرەکانیان لە وڵاتە بکرێنە دەرەوە هەرگیز باوەڕمان ئێمە پارتی هەرچەندێک کورسی بێرێ بە حەقی خۆی پیرۆزبایی لەکەین یەکێتی هەرچەندێک کورسی بێرێ لە دەرەوەی ساختەکاری پیرۆزبایی لەکەین بەڵام گۆڕان پرۆژەیەکە بۆ گۆڕانکاری کاکین جیاواز من یەک نمونەی بەسیط پێڵێم لەسەر حەجمی پارتی و یەکێتی پارتی کە لە سلێمانیا دەسەڵاتی نییە هەڵبژاردنی عێراق واز لێ بێرەوە هەڵبژاردن نەبوو دیسان تاکی دەکەم 8,000 دەنگێنەوە لەبەرەوەی دەسەڵاتی نییە واتە لەکوێ دەسەڵاتی هەبوو لەوێ دەنگێنێ یەکێتی لەبەرەوەی لە هەولێر و دووە دەسەڵاتی نییە نزیکەی 100,000 دەنگ هێناوە بەڵام گۆڕان لە هەردووکیان 500,000 دەنگی حەقیقی بێغەوشی بێساختەی هەبووە کەواتە ئەبێت ئەم دوو پارتە تێبگەن ئاشتەوایەتی کۆمەڵایەتی ئاسایشی کۆمەڵایەتی ئیسلاح دەنگ و دڵی خەڵک لەگەڵ گۆڕانایە و ئەمە گۆڕانکاری ڕیشەی دروسەکە ئەو دەنگی کە ئەو خەڵکە داوێتی بە گۆڕان دەنگێکە بەبێ ترس دەنگێکە بەبێ پارە دەنگێکە بەبێ کڕین تۆ بۆ ئەوەی گۆڕانکاری لە وڵاتە بکرێت بزوتنەوەی گۆڕان زەرورەتێکی واقعیە و هێزێکی هەمیشەیە ئێمە باوەڕمان بە ئاوتکردنی پارتی یەکێتی نییە بەڵام ئێمە بەڕاستی چیتر ناتوانین لەگەڵ ئەم جۆرە لە سیستەمی حکومڕانیە هەڵکەین یعنی نەوت و مقدراتی وڵاتە بەدەست یەک دوو کەس بێ نە پەرلەمان بۆی هەبێ بزانێ نە دیوانی چاودێری دارایی بۆی هەبێ بزانێ بیشڵێم لەگەڵ تاوەرە ئێمە پرۆژەیەکمان هەیە بۆ حکومڕانی و بۆ گۆڕانکاری کە بریتە لە بەرنامەی انتخاباتەکەمان ئێمە دوای انتخابات هەوڵەدەین جەبهەیەکی گەورە دروستکەین و تەمەناکەین پارتی و یەکێتیش قەنەعەت بەم پرۆژە بکەن بۆ ئەوەی ئاویندەی ئەم وڵاتە بخینەینێک بەڵام تا ئەم ساتە سەیری یەکێتی و پارتیەکەی هێم قەنەعەتە نین ئێوە قەنەعەتان بە پرۆژەکەی یەکێتی و پارتی هەیە بۆ بەغا پرۆژەکەی یەکێتی و پارتی مەبەستی خاڵە 27 خاڵیەکەیە ئەمانە پێشتریش پرۆژیان هەر هەبووە ئەو قسانیان کردووە بەڵام کە چوون ئێستا لە بەغایکێتی هەم لە ناو خۆیان پارتی هەم لەگەڵ خۆیان هەم لە ئەوە نەباستی پۆستی سەرۆکۆمار و جێگرێ لە سەرۆکۆزیران و وەزیرێکی سیادیەکەن باوەڕ کە نەباسی دۆسەی نەوت کراوە نەباسی استحقاقی پێشبەرگە کراوە
دیسان تاکی دەکەمەوە خۆ بەرنامەی انتخابی یەکێتی و پارتی بخەون تۆ پڕە لە خاڵی باش بەڵام عملی پێ ناکەن یعنی ئەم وڵاتە تووشی بێنانی و بێ ئاوی نەکبەتی دنیا بووە لەم حملەی هەڵبژاردنا بە خەڵکی بەو خەڵکەی کە موچەی نییە بە پارەی و خەڵکی کە موچەی نییە بە پارەی و خەڵکەی بێکارە خەریکی و دەخشان و پەخشانکردنی پارەن مەسول مەڵ بەندیا مەسول لە قێم هەموو پارەی لەکوێ بوو تەوزیعەکە پارەی خەڵکی برسیە ئەچێ وەلای چەند کەسێکی تری بۆکرێ ئەم سیستەمە بێ کۆتایی پێبێت هەڵبژاردن تەمە نامانەکرد لەسەر بەرنامەی انتخابی بواە من خەڵک بەرنامەی یەکێتی نیشتیمانی پێ باش بێ یەکێتی دەنگی خۆی حەقی خۆی هەرچەند کورسی بێرێ من پیرۆزبایی لێکم بەڵام ناکرێ کاک یادگار تۆ بە پارەی ئەم وڵاتە بە هێزی چەکدار بە هەڕەشەکردن بە چاوسورکردنەوە کە طبعاً سەردەمی هەڕەشە و چاوسورکردنەوەنەوە کەسیش لیان ناترسێ بڵێ زۆری نێنم باش کاگالی قسەیەکەیە لەسەرەوەی کە بەشێک لە دەنگدەرانی گۆڕان تۆراون نەگوازیان هێناوە تۆراون لە گۆڕان نیگەرانن ئێوە چۆن ئەمانە ئاشتەکەنەوە ینی قسە لەسەرەوە هەیە بۆن منە لە هەڵبژاردننی ڕابردوو ئێوە نزیکی 300,000 دەنگێکتان لێ بۆتەوە ئەگەر ئەمە بەشێکی وەکو خۆتان ئاماژەی پێدەن بە ساختەکاری چوو بێ حتمما بەشێکی خۆچووە بۆ هاوپەیمانی بەشێکی چووە بۆ نەوەی نوێ وەکو باس دەکرێت یعنی ئەمە قسەی من نییە وەکو ئیعلامی ڕای من نییە ئێوە چۆن ئەمە ینی ئەمە تێ ئەپەڕێنن ئەم خەڵکە تۆراوانە ئاشتەکەن بڵێ ئەمانە خەڵکی تۆراونین ئێمە مستەلەحی وشەی نیگەرانی بەکارێن ناڕازی بەکارێنین و ئەمانە لە خەڵکە دڵسۆزەکەن کە خەمی پرۆسی گۆڕانکاریان لە وڵاتە تۆ تەرکیز کە زۆرترین ڕەخنە لە ماوە لەسەر گۆڕانە نەک لەبەر ئەوەی گۆڕانکاری خراپی زۆر کردووە کۆزان گۆڕان هیچ خیانەتێکی لە خاکی وڵاتە نەکردووە نەوتیشی نەدیسیوە پارەش لە باقی گۆڕانانیە موچەی خەڵکیشی نەبڕیوە خەڵک ئومێدی بە گۆڕانە بۆیە ڕەخنەی لێگرێت ئومێدی بە هێزەکانی تر نییە یعنی خەڵکەیە پارەی نیوەی ئەم وڵاتی خواردووە کادرەکانی خۆی کەسی ڕەخنەی لێ ناگرن وانی خەڵکەی قەرزاری دنیا ڕەخنەی لێ ناگرن خەڵکەی خیانەتی کردووە خاکی تەسلیم کردووە ڕەخنەی لێ ناگرن خەڵکەیە هەموو ڕۆژە دەستی بێگانێ ڕاکێشیە وڵاتەکە ئەمانە لێبوونەتەوە خەڵک ئومێدی پێیانە خەڵک ئومێدی بە گۆڕانە بۆیە ڕەخنەی لێگرن ئێمە ئەوەی بکە پەیوەندی بە چوارچێوەی حزبی طبعاًەوە بابەتێکی داخلی خۆمانە لە ئۆرگانەکانی خۆمانە بەڵام مراجعەی خۆمانەکەینەوە هەڵبژاردنە ناوخۆیەکانەکەین گۆڕانکاری تەواوەکەین و ئێمە داوا لەو دڵسۆزانەیەکەین هەرچەند کەم و کورتیمان هەبێ بەدیلەکە چییە کاتێک کە خەڵک ناچێت بۆ دەنگدان واتە ڕازیە بەمانەوەیەکی خراپتری یەکێتی و پارتی بەمانەوەیەکی خراپتری ئەمانە هەست ناکەن بەشێک لە نیگەرانیەکان بۆ واگەڕێتەوە کە بەڵێنی زۆر گەورەتاندا و نەتانتوانی جێبەجێ ئێمە بەڵێن هەموو ئەو بەڵێنە ئەمان داوە ئەمان توانی جێبەجێ بکەین بەڵام جەناب و پیاوێکی ئەکادیمیت بەڵێن لە کاتێکا جێبەجێکرێت کە تۆ زۆری نەبی لە حکوومەتە سەرۆکی حکوومەت لای ئێمە نەبووە جێ ئەو بەڵێنانەی کە دامان بۆ منە سەرۆکی پەرلەمانمان لابووە ئایا زەمینەمان خۆش نەکرد بۆ هەموو ئەو یاسانی کە بچێتە بەرنامەی کارەوە بە دۆسەی سەرۆکایەتی هەرێمیشەوە لەکوێ تەراجوعمان کرد لەکوێ ڕۆژێ لە ڕۆژان خەڵک زانیویەتی بیستویەتی بینیویەتی ئێمە بەقەدەر دەرزیەک پاشەکشێ لە مەبادەکانی خۆمان کەین دژی زوڵم فەساد ستەمکاری من 100 دۆسیم لە دادگایە ئەمڕۆیان ڕۆژێکی تر لەسەر بەرپرسانی باڵای ئەم وڵاتە لەسەر گەندەڵی نادادی دزی تاڵانکە ڕۆژێک دێ نەتیجەیە بێت و بەڵام خەڵک ئومێدی گەورەی بە گۆڕانە چاوەڕێشتی گەورە بووە بەڵام پرۆسی گۆڕانکاری تا ڕادەیەک ئیشێوێ سەبرێوێ بەرنمەیەوێ دنیابینیەوێ یعنی من یەک شتی تر لە تۆ زۆر بە کورتی بێت چکە خەڵکێکی ئەڵێ بۆ نایگۆڕی چیتان کرد ناچێ بۆ دەنگدان خۆپشاندانەکەی نایە بۆ خۆپشاندان ئێوێ من بەتەنی هەموو شتێکی بۆ بگۆڕم پشتم بگرە دەستم گرە غەڵەتم کرد ڕاستم کەرەوە پێکەوە گۆڕانکاش کاغالی یانی لە دوای کۆبوونەوەی پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان قسە زۆرەکرێ بەڵام هەمووی نافەرمیە بەکێ لەو قسانەی کە ئەکرێ ئەوەیە کە بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان نیمچە ڕێکەوتنێک یعنی قسەی لەسەر کرابێت پێکەوە هیچ ڕێکەوتنیەکی ئێمە لەگەڵ پارتیان نەبووە نەقسەی لەسەر کراوە تەنیا ئەوەی وتومانە دووسێ مانگەم هەڵبژاردنە دوا بخرێت بەم بیانوانە بۆ ئەوەی هەم زیاتر بەرچاو ڕوون بین لە عێراق هەم بۆ ئەوەی هەڵبژاردننی پەرلەمان و پارێزگاکان هەم بۆ ئەوەی تۆماری دەنگدانە هەم بۆ ئەمە من پێم وایە ئەم هەڵبژاردنە نەزاهەتی ئەم هەڵبژاردنە ڕێکوپێکی ئەم هەڵبژاردنە بانگەشەیەکی ئارام پاراستنی ئاسایشی کۆمەڵایەتی خزمەت گوزاریەکان قەرار لەوەیەدا ئێمە لەگەڵ چیا ئیشکەین لەگەڵ چیا ڕێکەوین ئێمە ڕقی شخصیمان نە لە پارتیە نە لە یەکێتیە یەکێتی سەدان خەڵکی شۆڕژگیە ڕاستگووە مەبدەئیتیایە
پارتیش ئێمە ئومێدمانەوەیە کەواز لەم جۆرە لە غرور و لەم جۆرە لە حکومڕانی و لەم جۆرە بەڕێوەبردن سی چرکە چل چرکەیەکم بنێت دوو پرسیارم ماوە زۆر بە کورتی وەڵامان زۆر سپاس کردیان بە 50 چرکە قسە لەسەرەوەیە کە پارتی پێیوت بێتن پاڵپشتیتانەکە بۆ وەرگرتنەوەی جێگری سەرۆکی پەرلەمان لە بەرامبەر بەشداریتان لە هەڵبژاردننی سیئیل ئەمە جگە لە دیعاکی چیتر نییە و بە هیچ شێوەیەک ئێمە نەچوینەتە ئەم مناقشانەوە ئێمە نە لەبەر پارتیەچینە انتخابات ئێمە لەبەر منافەسەی پارتیەچینە انتخابات باشە بۆچی دوو سبەی بانگەشە دەستپێیەکەم ئێمە سبەی بانگەشەی فەرمیە بەڵام دۆخی ئامادەکاری ئەمڕۆ کۆبوونەوەی جوات دوو سبەی سعاسێ لە گردی زەرگەتە لە نزیک مەزاری کاکنە و شیروان بە پلانێکی تۆکمە پلان بۆ بانگەشەی ئارام تەرکیزی ئەم جارە لە حملەی انتخاباتە ئێمە لەسەر بەرنامەی خۆمانە بۆ دۆسیەی نەوت بۆ موچە بۆ ژیانی خەڵک بۆ سیستەمی حکومڕانی کاگالی حەمە ساڵح پارلەمانتاری گۆڕان لە پەرلەمانی کوردستان و سەرۆکی لیستی گۆڕان بۆ هەڵبژاردننی پەرلەمان کە لە سی ئەیلول بەڕێوەچێت سپاس بۆ کاتی بەێمەت بەخشی سپاس بۆ زانیاریەکان بەڵێ بینەرانی ئەزیز ڕێزی یادگارفایەق و تەواوی هاوکارانم لە ئەستۆدیۆی ناوەند لە هەولێری پایتەخت قبوڵ بکەن ناڵێم تا باسی ڕۆژێکی دیکە بەڵک و تا پاسی هەڵبژاردن کە سبەی شەو لە خزمەتانە بم پشتیوان بخوا ئێوەش بە خواست بێرم کاتێک